بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست جارێکی دیکە پرسی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران هاتوتەوە بەرباس و نازانرێت حکوومەت هێرێم چۆن مامەڵە لەگەڵ موچەی سێمانگی کۆتایی ئەم ساڵە دەکات و موچەکە ئایا پاشەکەوت دەکات یاخود دەخرێتە دابشکردنەکەی دەخرێتە ساڵی ئایندەوە. چەند پەرلەمانتارێکیش باز دەکەن کە حکوومەت لە پرۆژە چاکسازیەکەی بەنیازی بڕینی چەند دەرماڵەیەکی فەرمانبەرانە. بۆ قسەکردن لە سەرمپرسە لە ئەستۆدیۆی سەرەکی مانداری بەڕێز دکتۆر محەممەد ڕەوف پسپۆری ئابووریمان کردوەوە لە هەولێرە ئەوروپا گەحمەت ئەندامی پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. نازانرێت حکوومەتی هەرێم چۆن مامەڵە لەگەڵ موچەی سێ مانگی کۆتایی ئەم ساڵی فەرمانبەران دەکات. ناردنی پرۆژەی چاکسازیش بۆ پەرلەمانی کوردستان جارێکی دیکە دواخرا. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی وروژاندنی پاشەکەوتکردنی موچەی سێ مانگی کۆتایی ئەم ساڵەوە جارێکی دیکە کێشەی موچەی لە هەرێمی کوردستان کردەوە بە بابەتی یەکەم. لای خۆشیەوە ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم وەڵامی سۆران عومەری دایە و ڕایگەیاند موچەی فەرمانبەران پاشەکەوت ناکرێت، بەڵام وەزیری دارایی بە هیچ شێوەیەک ئاماژەی بەوە نەکردووە چۆن چارەسەری کێشەی دواکەوتنی موچەی سێ مانگی کۆتایی ساڵی 2019 دەکەن. چونکە ئێستا لە کۆتایی مانگی 11 داین، بەڵام وەزارەتی دارایی موچەی مانگی 8 دابش دەکات و تا سەرەتای ساڵی نوێ حکوومەتی هەرێم یەک موچەی دیکە دابش دەکات. لە هەمان کاتیشدا ئەگەر حکوومەت موچەی سێ مانگی کۆتایی ساڵی 2019 پاشەکەوت نەکات، دەبێت لە مانگی سێ ساڵی داهاتوو کۆتایی بە دابشکردنی مانگی 12 ئەم ساڵ بهێنرێت. ڕۆژنامە نووسێکی ئاماژە بەوە دەکات جارێکی دیکە بەهۆی ناکۆچیە سیاسیەکان ناردنی ڕەژنووسی یاسای چاکسازی لە حکوومەتەوە بۆ پەرلەمان بۆ مانگی داهاتوو دواخرا. ڕۆژنامە نووس سەرتی بۆیسی کەریم لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نووسیوێتی پارتی لەگەڵ ڕەوانەکردنی ڕەژنووسی یاساکێ چونکە بە قسەی لایەنەکان بەبەری خۆیدا درووە. یەکێتیش نایەوێت تا دوای کۆنگرە قسە لەسەر ئەو بابەتە بکرێت. داواشیان لە فراکسیۆنەکەیان کردووە پێشنیاز لەسەر ناوەڕۆکی پرۆژەکە پێشکەشی حکوومەت بکەن. هاوکات پەرلەمانتارێکی یەکێتی باز لەوە دەکات حکوومەتی بەناو چاکسازی خواز و قەرزدار بەناوی پرۆژەی چاکسازیەوە دەیەوێت بەشێک لە دەرماڵی فەرمانبەران و مامۆستایان و هێزەکانی پۆلیس و ناوخۆ ببڕێت. سەرکۆگەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئاماژە بەوەش دەکات بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چاکسازی یان شەفافیت لە داهاتی نەوت کە 3 ساڵە وەزارەتی سامانە سروشتیەکان سەرەڕای زیادبوونی هەناردەی نەوت بۆ 500,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا و سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان، بەڵام بە درێژایی ئەم 3 ساڵە تەنیا 300 ملیۆن دلار بۆ وەزارەتی دارایی دەنێرێت. دەکرێت چاکسازی لەم فەزاحەتە بکرێت. هەروەها مامبورهان قانع و دیاریانوەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە ڕاگەاندراوێکدا دەڵێن حکوومەت بە پێیکی سەڵ بەرەو چاکسازی دەچێت و هێشتا ڕوونیش نییە چۆن چاکسازی دەکات. لە کاتێکدا دەبێت چاکسازی لە پرسی شەفافەتی نەوتۆ دەست پێ بکات و سەرجەمی داهاتەکانی دیکەش بگرێتەوە. سەرەڕای پێداچوونەوە بە کۆی ئەو دۆسیانەی گەندەڵیدا کە پێشتر وەزیر و بەرپرسانی باڵای کابینەکانی ڕابردوو تێوەگلاون. ئەو دوو پەرلەمانتارە سەبارەت بە موچەی سێ مانگی کۆتایی ئەم ساڵ ئاماژە بەوەش دەکەن هەر هەوڵێک بۆ پاشەکەوتکردنی نایاسایی ئەم سێ مانگەی موچە تاوانە و دەبێت بکرێتە هێڵی سوور و پەرلەمان فشار دروست کات بۆی ئەم کابینەی حکوومەت هاوشێوەی کابینەکەی پێشوو یاری بە ژیان و گوزەرانی توێژی موچەخۆران نەکات. لای خۆشیەوە جەلال جەوهەر ئەندامی خانەی ڕاپەڕاندنی گۆڕاند لە وتارێکدا دەڵێت خۆپیشاندانەکان لە عێراق ئاماژەیەکی نوێن بۆ قۆناغی نوێی سیاسی لە عێراق و ناوچەکە، بۆیە هیچ ڕێگا و بژاردە و دەرفەتێک لە بەردەم حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم نەماوە. جگە لە ملدان بەویستێکی ڕاستەقینە بۆ چاکسازی گشتگیر و هەمەلایەنە. دیارە ئەمەشیان دەبێت بەوە دەست پێ بکات لە ئاسی عێراق و هەرێم کە دامەزراوەکان بکرێن بە دامەزراوەی نیشتیمانی ڕاستەقینە و کۆتایی بە دامەزراوەکانی ساختە و کارتۆنی بێت. کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە سەرەتای ڕاگەاندنیدا باسی لە ئەنجامدانی چاکسازی و ناردنی پرۆژەی چاکسازی بۆ پەرلەمانی کوردستان دەکرد، بەڵام دوای زیاتر لە 4 مانگ لە دەست بەکاربوون پرۆژەی چاکسازی دیار نییە و هەنگاوێکی کرداریش بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نەنراوە.
جارێکتر سڵاوتە لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر بەخێر بێت سوپاس بۆ بوتەگە سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئێمە ێستا لە کۆتایی بڵین مانگی 11داین حکوومەت موچەی مانگی 8 بەش دەکات پێ دوایە چارنووسی ئەو سێ موچەی مانگی مەسەرەن 10 و 11 و 12 ئەم ساڵ چی بەسەرێت؟ بەڵێ سەرەتا سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی بەڕێز ئێمە ئەو کۆڵێ دەست و پەنجەمان نەرم کردەوە لەگەڵ ئەم جۆرە حکومڕانیە کە پێوتری حکوومەت و من هەموو جارەڵم لە ڕاستی حکوومەت نێ چکە حکوومەت دەستگایەکی گشتیە بێ بۆ خێری گشتی ئیشکا بۆ بەرژەوەندی گشتی ئیشکا بەڵام دەرکەوتووە کە ئەم دەسەڵاتداران لە ڕاستیا بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی گشتی ئیش ناکەن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیانێشەکەن وەکو ڕێکخراوێکی نهێنی وایە ئەو خەڵکانی کەوا دەسەڵاتە ڕاستەقینەکان هەیە لە پشتی پەردەوە مجموعە خەڵکێک هەیەکەوە ئەوان دەسەڵاتی ڕاستەقینیان لە ئەمانی کەوا ئێمە ئەیبینین بە ناوی پەرلەمان و حکوومەت و حتا دەستگای قەزایش ئەمانە شتی ینی ڕووپۆش کراون ینی حەقیقی نین ئەمانە دەسەڵاتی ڕاستەقینە لە پشتی پەردەوە مجموعە خەڵکێکە کەوا ئەوان ینی یاری بە مقدراتی ئەم وڵاتە دەکەن نەوتەفرۆشن پارە ونەکەن هەموو ئیشێکەکەن بەبێ ئەوەی کەوا هیچ چوارچێوەیەکی یاسایی هەبێ کارەکانیان و ترسیشیان نییە لەو کارانی کەیکەن ترسیان نییە باڵێ ترسیان ئەگەر ترسیان نەبووە و ینی کۆڵێ پیانڕانەیە کێشە لەس ئەو شتانە یاسایانێکەوە حتا و یاسانیشکە خۆیاندایان ناوە ینی بۆ مەسلحەتی خۆیان باشە دوریانە هیچ بەس دکتۆر بە چووی بەڕێز بۆ ئابرویناسە ئێستا ئێمە لە بەردەم چیداین کە ئێستا حکوومەت بۆ نمونە موچەی مانگی 8 دابەش دەکە ڕەنگە تا کۆتایی ئەم ساڵ بتوانێت موچەی مانگی 9 دابەش بکە ئەی سێ موچەگەر پاشەکەوتیش نەکرێن دەکەونە ساڵی داهاتوو مەسەرەن بۆ نمونە دەبێت فەرمانبەران لە نەورۆزدا موچەی مانگی 12 وەربگرن هەردوو ئەگەرەکە واریدە ینی بووە ساڵێک بووە چەند مانگێکی نەداوە ئەوەی کە پێوتری حکوومەت لە هەرێمی کوردستانە و توێتی ئەمە پاشەکەوتە پار تەجروبەیەکی ترمان هەیە وەکو ئێستاوە بوو 3 مانگی دابەش نەکرد بوو ینی بە هەمان شێوە ینی مەسەرەن لە مانگیەکە مانگی نۆیدا با بڵین یان مانگی دەیدا ینی هەردووکی واریدە ینی پاشەکەوتکردن و پاشەکەوت نەکردنی بەنسبەت ئەوە یەکێکە ینی قەرارێکە لای خۆیان باش بەسکاوینی نوێ بۆچی نێتوانانی ئەمە چارە سەر بکە ینی ئێمە کێشەمان لە داهاتە هەیە کێشەمان لەوەی کە گەندەڵی لە داهاتەکانە هەیە نیانەوە خەزێنەی حکوومەت من ناڵم نەیتوانیوە توانیوتی چارەسەریکە بەس نایکات بەرەوە ینی باکی نییە ینی ئەگەر شتەکە لە ڕاستێک کە زانی شتەکە ینی مەترسیدارە بۆ دەسەڵاتی بە دڵنیاییەوە هەموو ینی پارەکان ێنێتە دەرەوە ینی هەموو حەق و حقوقەکانمان ئەدات نەگەمی ئێستا ئەم 3 مانگە بگرە ئەو ساڵانی پێشوەشکەوە پێدوای خەڵک فشار دروست بکە دەتوانرێت ینی ئەوەی کە پێشتر بەرپرسەکان باسییان لەکرد ژێر زەمینەکان پڕن ئێستاش ئەو پڕیە ماوە پڕە و زۆریش پڕا و پڕیشە لێشی ئەڕژێت ئەمەە زۆریان هەیە ینی وەکوترێ ینی مانگانە نیوەی ئەو داهاتی کەوا دەسەکەوێت دێتە خەزێنی گشتی و نیوەکەی تری و کۆڵێ لوشی لێ درێت ئەبرێ بۆ خۆیان و بۆ پێداویستەکانی خۆیان و بۆ مەساریفی دەرەوە و ینی بانق جیهانیەکان و بۆ سەهم و سەنەدات و کڕینی ئەرز و زەوی و جزیرە و ئەو شتانە کەوا ینی لەو تەسەورام ینی ئەوەی کەوا بۆ خۆیانێ بن زیاتر لەوەی کەوا ینی دێهێنەوە ناو خەزێنە سپاس دەکەم دکتۆر دواتەگەڕێن بۆ لای بەڕێز ڕووپاکخان سوپاس بۆ بەشداری بەڕێژتان دەمەوێت سەرنجی بەڕێژ سەبارەت بە چارنووسی سێ موچەی کۆتایی ئەم ساڵ بزانم پێدوایەتی بەسەرێت لە کاتێکە ئێستا فەرمانبەران موچەی مانگی 8 وەردەگرن بەناوی گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاستان دەکەم بەنسبەت موچەی فەرمانبەران موچەی سێمانگی کۆتایی 2019 وەکو دیارە حکوومەت هیچ بەرنمەیەکی نییەوە هیچ لێدوانێکیشی نەبووە بە فەرمی ڕایبگەێنێ کە ئەو موچەی هەر سێمانجی فەرمانبەران نافۆتێەوە دەدرێت و هەروەها ئەگەر بەرنمەی وا بواە کە بیدابە ئەوە لەو چەند مانگەی کۆتایی 2 موچەی بەیەکەوە دەدا بۆی لە مانگی یەکی ساڵی 2020 ئێمە تووشی هەمان ئیشکال نەبینەوە کە بڵین ئایا موچەی چەند مانگی کۆتاییمان چی لێ هات بۆیە حکوومەت بە فەرمی تا ئێستا لە چوارچێ ئەو هەموو فشارش کە پەرلەمانتاران کردویانە کە بەڕاستی پەرلەمانتاران کاریان لەسەر ئەوە کردووە کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بەرنامە و پلانی چییە ئایا موچەی فەرمانبەران یا ئەو سێ مانگەی کۆتایی دەدات یاخود
پاشەکەوتی دەکات بەڵام بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی پێ نەبووە دیارە نێتی ئەوەیە کە موچەکان پاشەکەوت بکە کە بەڕاستی ئەمەش زوڵمێکی گەورەیە لە فەرمانبەران دەکرێەوە ئێمە وەکو بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان کە دەست بەکار بوو و هەروەها کارنامەی خۆی خستە ڕوو لە بەردەم پەرلەمانی کوردستان و کۆتایی بە پاشەکەوتی موچە هێنا هەر پێش ئەوەی ئەو حکوومەتە دەست بەکار بێ کۆتایی بە پاشەکەوتی موچە هات کۆتایی هێنان بە پاشەکەوتی موچە مانای چی مانای ئەوەیە کە موچەکان هەمووی لە مانگی خۆی بدرێ 30 ڕۆژدارێک بدرێ کە من دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەم حکوومەتەی ئێستا هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ کابینەکانی ڕابردووە لەگەڵ ئەو کابینەی ڕابردوو کە پاشەکەوتی موچەی سەپاند بەسەر موچە خۆران چونکە ئەم حکوومەتەش هاوشێوەی کابینەی ڕابردوو ئەوە تا دەبینین کە بە بەرچاوی خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها موسسەی پەرلەمان ئەو موچە پاشەکەوت دەکات لە کاتێک بڕیاری داوە کە موچە پاشەکەوت نەکە و پاشەکەوت هەڵگرێ بەڕاستی ئێمە وەکو پەرلەمان و پەرلەمانتارانی هەرێمی کوردستان بەشێکیان ئێمە زەختمان کردووە لەسەر حکوومەت کە بەڵام ئەوە خەڵکەوە بێ مووقیفی هەبێ لەسەر ئەوەی کە لە کاتێکدا کە بڕیادراوە بە نەهێشتنی پاشەکەوتی موچە بەڵام ئێستا دەبینین بە بەرچاوی خەڵکەوە و پێشێری بڕیاری خۆیان دەکەن سێمانجی موچە خۆران پاشەکەوت دەکەن بەڵام وەزیری دارایی باز لەو دەکە کەوان موچەکان پاشەکەوت ناکەن ینی بەس پێ دوایە ئەگەر پاشەکەوتیشی نەکەن دابشکردنەکەی هەر دوا دەکەوێت بۆ نمونە ئێستێ مانگینەوە دابش دەکرێت دەبێت لە ساڵی داهاتوودا موچەکان دابش بکەن ئەگەر پاشەکەوتیش نەکرێت بەڵێ وەزیری دارایی تەنها دەڵێ موچەکان پاشەکەوت ناکەن وەزیری دارایی هیچ بەرنمەیەکی ڕوونی نییە بڵێ ئالەتی دانی ئەو سێ موچەی مانگی کۆتایی چۆنچۆنی دەیدەین ئایا دەیخینە مانگی 12 عفو دەیخینە مانگەکانی سەرەتای ساڵی 2020 یاخود هەر لە مانگەکانی کۆتایی دوو موچە بەیەکەوە دەدەین هیچ بەرنمەیەکی ڕوونی نییە بۆ دانی دوو موچە بەیەکەوە بۆ ئەوەی لە مانگی یەکی ساڵی 2020 قەرزی هەرێمی کوردستان قەرزی موچەخۆران هیچی لەسەر نەمێنێ و لە ساڵی 2020 لە مانگی یەکەوە 30 ڕۆژدارێک موچە دابش بکرێ لە چوارچێوەی ئەوەی کە هیچ قسەیەکی ڕوونیان پێ نییە ئێمە گەشتبین نین بەوەی کە ئەو سێ موچە ینی بدرێ و پاشەکەوت نەکرێ بۆیە ئێمە پێمان وایە کە ئەو سێ موچەش پاشەکەوت دەکرێت و ئەو کابینەیەشی جیاوازی نییە لەگەڵ کابینەی ڕابردوو کە پاشەکەوتی موچەی بەنایە سای سەپاند بەسەر موچە خۆراندا بەڵێ ڕووپاخانەوە کووکو ژمارەیەک پەرلەمانتار لە حوتیدا یاداشتێکتان پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردبوو کە داوای کۆبنەوەیکی بە پەلەی داوای کۆبنەوەیکی پەرلەمان دەکەن کۆبنەوەیکی تایبەت لەسەر داهاتینەوت و موچەی فەرمانبەران داواکارێکەکەتان جێبەجێکرا؟ بەڵێ ئێمە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان کە 10 پەرلەمانتار بووین داوای ئەوەمان کرد کە کۆبوونەوەیەک بکرێ لەسەر داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان و هەروەها بانکهێشتی وەزیر بکرێ و بانکهێشتی دەستەی داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان بکرێ بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان ئەو دانیشتنەی ئەنجام نەداوە نەی خستە بەرنامەی کاری کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەڵام ئێمە ئەو 10 پەرلەمانتارە بۆمان هەیە کە لە کۆبوونەوەی داهاتوو ئەگەر سەرۆکی پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتی نیان خستە بەرنامەی کار ئێمە خۆمان بیکەینە بابەتی گفتوگۆی نێوان ناو پەرلەمانی کوردستان و هەروەها قسەی لەسەر بکەین ڕاستەخۆ ئێمە دەتوانین و هەروەها یەکێک لەو پەرلەمانتارانەی کە واژووی کردووە یاداشتەکەمان بەرز کردەوە نقطە نیزامی گرت خاڵی پەیڕەوی گرت کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆچی وەڵامی ئێمەی پەرلەمانتارانی نەداوە هەروەها بۆچی کۆبوونەوەی نەبەست سەرۆکی پەرلەمان لە وەڵامدا وتی بەڵێ وایە ئێمە بە بڕیارەکەی خۆمان و هەروەها بە هەڵوێستەکەی خۆماندا دەچینەوە ئێمە ئێستا چاوەڕێی وەڵامی سەرۆکی پەرلەمانین ئایا سەرۆکی پەرلەمان و هەروەها دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی چی دەبێت ئایا کۆبوونەوەیەک ڕێک دەخا بۆ ئەم مەبەستە یاخود وەڵامی ئەوە دەبێت کە کۆبوونەوە ناکە ئێمە چاوەڕێی وەڵامی سەرۆکی پەرلەمانین ئەگەر سەرۆکی پەرلەمان وەڵامی نەبوو ئێمە بە تەئکید خۆمان پەرلەمانتاران دەکەینە گفتوگۆ و هەروەها گفتوگۆی دانیشتنی پەرلەمان و لەوێ هەڵدەستینەوە و دەبێت سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتیش وەڵامی پێبێ بۆ ئەو پرسیارانەی کە ئێمە هەمانە لەو بارەیەوە بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێم و لای بەڕێز بەدواتچوون کردبوو و پرسیار لە وەزیر دارایی کرد بەسەر دەرماڵی فەرمانبەران دەرماڵەکە چەند جۆر دەرماڵەمان هەیەوە چیان بەسەر دێ دەگەر یاسای چاکسازی بێتە پەرلەمان دواتە گەڕێم بۆ لای بەڕێز دکتۆر مەحەممەد گەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێستا لە 54 بودجێ هەرێم لە بەغدادەوە دێک کە 453 میلیارد دینارە
ینی پێ دوایە لە ساڵی داهاتوو ئەگەر بەرپرسانی هەرێم ینی لەم ڕۆژ و لەگەڵ عێراق ڕێک نەکەون کێشە بۆ موچە دروست دەبێت بەدڵنیاییەوە چونکە کۆڵێت تەجروبیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستانەکە پابند نەبووە بە جێبەجێکردنی یاسایی بۆ جێی ساڵی 2019 لەبەرەوە طبعاً پەرلەمان ینی چەنەها هێزی تایە ئەو هێزانش ینی هەر لە کۆنەوە گلەی ئەویان هەبوو لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان ئەو یاسایی جێبەجێ نەکردووە لەبەرەوە ئەکرێت ینی ئەو یاسایی کە بۆ ساڵی 2020 دەرەچی یاسایی بودجە هەمان شێوەی یاسایی بۆجێ ئەم ساڵ باشە بەس هۆکاری دکتۆرەوەندەی کە من بەداچوونم کرد بێسە بۆ منە لە بەغدادەوە 453 میلیاردن دێ بۆ موچە بەڵام ئێمە بازوەکەی ساینزیکەی 500,000 دەفرۆشت تەنە 350 ملیاری بۆ موچە سرف دەکرێت یعنی ئەوەی بەغداد زیاتر لەوەی کە نەوتی هەرێمیشە هۆکارەکەی چییە؟ ئەوەی کە ئەگەر بینێرن ئەگەر هەرێمی کوردستان بەسەوە ئەگەر ئیلتیزام نامەوەسمەوەی کە ئێستاش ئەوەی بەغداد دەینێرێت کە 453 میلیارە لەو موچەی زیاترە کە دەدرێت بە وەزارەتی دارایی لە پشکی نەوتی هەرێم کە 350 میلیارد مانگانە بە وەزارەتی دارایی هەرێم دەدرێت وڵی لە ڕاستیە ئەوەیە یعنی کۆڵێ ئەبرێت لەکسەر ینی ئەگینا ینی مەسەن زیاتر بێ لە موچە و ئێمە ینی مەسەن قەرزاری حکومت بین و ینی قەرزەکەمان نەدرێتەوە بۆ کوێڕە یعنی چێ بۆ مەسیرێکی مەجهول بە دڵنیایەوە ئەمە نەک هەر ئەمەش ینی ئەو پارانیکەوە لە نەوتی هەرێمی کوردستانەوە ینی بەدەزێنێ ینی پارێکی ئێجگار زۆرە نزیکەی ڕۆژانە 450,000 بەرەو ژوور نەوت هەناردەکرێت لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیا کەچی ینی نازانرێت ینی بە چەنە فرۆشرێت داهاتەکە چەنیە چێتە خەزێنی گشتیەوە چەنی سەرفەکرێت چەنی ئەبرێ ینی ئەمانە بەهۆی ئەو ناشەفافێتەوەی کەوا هەیە لە هەرێمی کوردستانە واکەیت ینی دڵنیان نەبیت ینی لەو تەسەڕوفاتانە چۆنە لە هەرێمی کوردستانە چۆن باشە بەس بەڕێز پێشتر وتت ئەگەر حکوومەت لە سەڵاتداران بترسێن کێشەی موچە چارە سەر دەبێت بەڵام ئێستا بۆچی مەسەرە سەرڕاوێک لە بەغدا 453 میلیارد دێت موچەکە وەک پێویست نەیانتوانی ئەو سێ مانگ دواکەوتنە ڕاست بکەنەوە و مەسەرەن بۆی لە ساڵی داهاتوو موچەی ساڵی داهاتوو دابەش بکرێت ینی خۆ ینی مەسەرەن لە بیدایەتی ساڵەوە حکوومەتی عێراق ئەو سێ مانگی کەوە ئێمە ینی قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانین دابوو ینی ناردبووی بۆمان یعنی وەکو موچە خۆر بەس حکوومەتی هەرێم لە جیاتی ئەوەی هەموو سێمانکەمان باتێ یەک مانگی ناوێتێ ینی دەستی گرتۆ بەسەر ئەوی ترا بۆ عنی بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکارهێناوە ئیتر بەکارهێناوە لە قەرەبووکردنی قەرزی خۆیان بۆ مەسلحەتی خۆیان کەس نازانێت لە باشە بەزەم کابینێش پێ دوای شکستێنە لە چارەسەرکردنی کێشەی موچە مەسەلان چوار مانگە نەیتوانی ئەم کێشەیە چارەسەرکە کابینە نوێیەکە ینی شکستێناوە ئەو حکوومەتە شکستێنێ کە ئارەزووی چارەسەرکردنی هەبێ و نەتوانێ بیکە ئەمان توانای ئەوان هەیە چارەسەریکەن بەس بە ئارەزوو چارەسەریانکەن لەبەر ناوی نانێت ینی شکستێنان لەوە خراپترە ینی بە ئارەزوو نایکەن شتەکە مەوزوعەکە شکستێنان نییە چکە ئەوەنە پاران لە بەردەست هاتوانن هەموو ئەو کێشانە چارەسەرکەن هەموو ئەو بەس پێ دوایە حکوومەتێک پارەی لە بەردەستدا بێت ینی نەیدات بە خەڵک ئەمەی ئێرە بە وایە بڵێ حکوومەتی خۆمانەوە هۆکارەکەی بۆچی دەگەرێتەوە مەسەر وڵا هۆکارێکی وکوتم ینی یەکەم ینی بڵێن خەمی وڵاتەکانیە ینی وەکو هەرێمی کوردستان و حکوومەت و وەکو کەرتی تایبەت سەیرەکەن ینی وەکەوەی خوان وازانکەوە خاوەنی ئەم وڵاتن و ئەو ینی مەسەرەن ئەگەر موچەیەکیش بدەن یان پارەیە سەرفکەن وەکۆی خێر بکەن بە خەڵکی نەک ئەوەی کەەوە حەقی خەڵکەوە بیاندن ئێسا ینی هەر لە ڕۆ قانونیەکەیەوە ینی تۆ ئەگەر ئیشێ بکەی بۆ جیهەتێک مەفروزە حەقی خۆ وەرگیت یعنی حتا لە دینی شاڵێ ئەعطل ئەجر الأجير قبل أن يجف عرقه يعني تۆ کە عقدێکە هەیە لەگەڵ حکوومەتە خەدەمات پێشکەشەکەی مەبەستمەوەی موظفی گشتی مەفروزە لە بەرامبەری حەقی خۆ وەرگیت کەواتە ئەو جیهەتەی کەوام لە سەرەتی حەقی من بدا وەکو موچە خۆرێک کە کارم کردووە بۆ وەکو وەزیفەیەکی گشتی خدمەیەکی گشتیم تەقدیم کردووە ئەو حەقەکەی من نادەکەواتە پێشێلی مافی منی کردووە ئەمەیە یعنی ئەو سلوکیکەوە باشە حکوومەتی بەس کابینی تازە بۆ نموناندێک زیاترین داوامی فەرمانبەران هەبووە ینی پێ دوای ئەمە چاکسازی نییە
یاخود هیچ ئەوەندەی کە بەڕێزداگەدەبێت چەنگاوی نێنراوە مەسەلەن بۆ چاکسازی لە مەسەلەی نەوت خاڵە سنووریەکان ئەوەی کە بەڕێز زووتت ینی برنە دەرەوەی پارەوەی کە براوەتە دەرەوە هەوڵە کەوێ بۆ هێنانەوەی وڵاوتم ئەوە ینی پێویستی بەچیە پێویستی بەوەیە کەوا تۆ سڵتەیەکی تەواو بەق هێزت هەبێت لەسەر و ئەم دەسەڵاتدارانەوە ئەمانە ینی کۆڵە ئەوەی کە دەسەڵاتی حەقیقی هەیە لە دەرەوەی مؤسسەی حکوومەتان و لە دەرەوەی مؤسسەی تەشریعیان و لە دەرەوەی مؤسسەی قەزاییان و ئەم مؤسساتانی ترکە هەن چه حکوومەت چه پەرلەمان چه دادگا ئەمانە دەسەڵاتیان نیە بەسەر ئەو خەڵکانی کەوا دەسەڵاتی فعلیان هەیە لەبەرەوەکو عەرەبەڵە تەمادیەکەن خەیڵیانە نایە و بۆیان چۆتە سەر ئەگەر بۆیان نەچێتە سەر ئەکید یعنی ئەو تەسەڕوفاتانە ناکەن یعنی ئەو وڵاتە پێشکەوتوانە ینی یەکێکو ترامپ ینی لە هەر وەکۆڵە مکالمەیەکی تەلەفۆنی ئێستا دنیان لە هێناوەتە یەک دوور نییە ینی عەزلیشیکەن یاخو بیسەپێن بەسەریاکە ئیستیقالە تەقدیم کە طبعا لە محکەمەیە ینی ئەو وڵات ئەگەر ڕئیسێک بزانێت بۆی ئەچێتە سەر هەموو شتێکە بەس بزانێت بۆی ناچێتە سەر ناتوانێت بیکە ینی کۆڵە دەستێگرن تایرە بەس سپاس دەکەم دەگرم بۆ لا دواتر ڕووپاکخان بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی دەرماڵە بەڕێز پێشتر بەدواسوونت کردبوو پرسیار لە وەزیری دارایی کردبوو ئەو دەرماڵەکان لە هەرێمی کوردستان چەند جۆرن و چەندی موچەی بنەڕەتیە و موچەیەکی ئێستا دەرێت چەندی دەرماڵە واگە پرۆژ چاکسازیکە بێت ئارسکاری دەرماڵەکان دەکرێت؟ بەڵێ یەکێک لە خاڵەکانی پرۆژەی چاکسازی ئەو پرۆژە چاکسازیە کە لە خولی ڕابردی پەرلەمانی کوردستان پێشکەشی پەرلەمانی کوردستان کرا و هەروەها ڕێگری لێکرا کە ببێ بە یاسا بەڕاستی لەمپەری بۆ دروستکرا کە ئێستاش لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پرسی چاکسازیە و هەروەها لە ماوەی ڕابردوو ئێمە زۆر گوێمان لەوە بوو کە پرۆژەی چاکسازی لەلایەن حکوومەتەوە دێ بەڵام بەکردار هیچمان نەبینی ئەوە بوو وتیان لە مانگی نۆ دەی بەڵام بەکردار لە مانگی نۆژ نەمان بینی و هەروەها مانجی دا دەڕۆیش نەمان بینی 11 خەریکە دەڕوان نەمان بینیوە یەکێک لە پرسەکان لەناو پرۆژەی چاکسازی پرسی دەرماڵەکانە کە لە پرۆژەی ڕابردووی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە بوو بە یاساش بەڵام دوای ڕێگری لێکرا فەسڵی شەشەمی باز لە دەرماڵەکان دەکات بەڵام لەبەر ناڕوونی جۆری دەرماڵەکان و هەروەها جۆری سەرفکردنیان من کارم لەسەری کرد و هەروەها پرسیارم ئاراستەی وەزیری دارایی کرد کە ئایا ئەو دەرماڵانەی کە لە وەزارەتی دارایی سرف دەکرێن و ئەمری سرفکردنیان بۆ دەرچووە چۆنچۆنیە و هەروەها چەندی بەیاسایە و هەروەها چەندیشی بەڕێنمایی وەزارەتەکانە بۆیە لە ئەنجامدا وەزیری دارایی وەڵامی پێدام من لە 22/9/2019 پرسیارم ئاراستەی وەزیری دارایی کردووە لە 30 وەڵامی پرسیارم بۆ هاتۆتەوە دوای مانگێک و چەند ڕۆژێک من مانگێک و 8 ڕۆژ وەڵامی پرسیاری وەزیری داراییم بۆ هاتۆتەوە کە جۆری دەرماڵەکان 25 جۆری دەرماڵن یاخود دەتوانین بڵێن 24 یەکێکیان موچەی بنەڕەتیەوە بە دەرماڵە هەژمار ناکرێت 24 جۆری دەرماڵەیە سێ لە جۆری دەرماڵەکان دەرماڵە جێگیرەکانن و هەروەها 21 جۆری دەرماڵە ناجێگیرەکان دەکرێت ئاماژەیان پێ بکەیت دەرماڵەکان چین کە کاری پێ دەکرێت بۆ سەرفکردنی بەڵێ دەرماڵەکان ئەو دەرماڵانە کە ئەوە لە بەردەستیشما دەتوانم بۆتانی بخەمە ڕوو ئەو دەرماڵانەی کە جێگیرن بڕوانامە هاوسەرگیری و هەروەها منداڵ و شوێنی جوگرافی و ئەو دەرماڵانەی کە ناجێگیرن مەترسی دەرماڵی تایبەت دەرماڵی خواردن دەتمانین مەترسی فڕۆکەوانی دەرماڵی ئیستثنایی چاودێری دەرماڵی پایە دەرماڵی ڕاژەی زانکۆیی دەرماڵی بڕاوە دەرماڵی ئەندازەیی دەرماڵی ڕاژەی دەرەوە دەرماڵی نازناوی زانستی دەرماڵی پیشەیی دەرماڵی حرفی دەرماڵی بەدەل خطوڕە ئەمنیە و هەروەها دەرماڵی نیشتە جێبوون میوانداری گواستنەوە ڕیاسە ئەوە ئەو جۆرە دەرماڵانە ناکەن لە جۆری جێگیرەکان کە پێک دێن لە 21 دەرماڵە و هەروەها ڕێژەی موچە و دەرماڵەکان بەو جۆرەیە موچەی بنەڕەتی بە ڕێژەی 144 تێگڕای موچە و دەرماڵەکانە و دەرماڵە جێگیرەکان بە ڕێژەی 116 تێگڕای موچە و دەرماڵەکانە و هەروەها دەرماڵە ناجێگیرەکان بە ڕێژەی 140 تێگڕای موچە و دەرماڵەکانە ئەو یاسایانێک کە کاری پێ دەکرێت
بۆ سەرفکردنی یاخود خەرجکردنی زۆری دەرماڵەکان پێک دێت لە 7 یاسا ئەوەی کە وەزیری دارایی ئاماژەی پێکردووە لە وەڵامێک کە لە وەڵامی پرسیارێک کە من ئاراستەم کردووە باقی تر کە دەمێنێتەوە بە پێی ڕێنمایی لە وەزارەتەکان دەرچووە ئێمە من دەمەوێت لێرەدا ئاماژە بۆ بکەم ڕاستە مەسلەی دەرماڵەکان دەبێت چاکسازی تێدا بکرێ بەڵام ئێمە نابێ ئەو پرۆژە یاسایە تەنها لەوە کورتکەینەوە کە دەرماڵی فەرمانبەران ببڕین تەنها بیر لەوە بکەینەوە چۆن دەرماڵی فەرمانبەران ببڕین چاکسازی حەقیقی خۆی لە داهات دەکرێت اینجا پاشان دێ سەرخەرجیەکان ئێمە داهاتمان شەفاف نییە ئێمە نازانین داهاتی هەرێمی کوردستان بۆ کوێ دەڕوات بەرەو کوێ دەڕوات هەندێک قسە لەسەر ئەوە دەکەن کە داهاتی هەرێمی کوردستان سەدانەوەتی داهاتی هەرێمی کوردستان بە خاڵە گومرجیەکان و داهاتی شەریکە نەوتیەکان و داهاتی نەوت سەدانەوەتی نایە بۆ وەزارەتی دارایی و نایە بۆ خەزێنەی دەوڵەت ئەگە سەدانەوەتی نێ بن چاکسازی چی لە خەرجی بکەم کە ئێمە لەگەڵ چاکسازی لە خەرجیش بەڵام پێش خەرجی دەبێت چاکسازی لە داهات بکرێت دەبێت داهات شەفاف بکرێت دەبێت بزانین ئێمە لە هەرێمی کوردستان چەندمان داهاتە و هەروەها خاڵە گومرجیەکان و هەروەها شەفافبوونی داهات بەشێکی لە زەریبەیە و نەبەخشینی شەریکە و کۆمپانیا گەورەکان لە زەریبە و نەبەخشینی کە ئێستا دەبینین کۆمپانیەکانی تایبەت بەنەوت بەخشراون لە دانی زەریبە زەریبە دێن لەسەر هاوڵاتیان زیادی دەکەن هاوڵاتی فەقیر و هەژار کە پێی ناکرێ دوو پارۆنان بۆ منداڵەکانی پەیدا بکە و پێی بژی زەریبە و بازی لەسەر زیاد دەکەن بەڵام کۆمپانیەکانی نەوت کە خاوانی داهاتێکی زەبەلاحن دەبەخشرێن لە باج بۆیە ئێمە دەبێت ئەو داهاتانە شەفاف بکرێت داهاتی خاڵە گومرجەکان دەبێت شەفاف بکرێت کە ڕۆژانە داهاتێک لە خاڵە گومرجەکان بەرهەم دەهێنرێ ئێمە نازانین ئەو داهاتە بۆ کوێ دەڕوە وەکو ئەو دکتۆری بەڕێزیش باسی کرد کە مەسلەی سوڵتە و دەسەڵات کە لە سەروی هەموو دامەزراوەکانە بەڕاستی دەبێت ئەو دامەزراوانە سوڵتە و دەسەڵاتیان بۆ بگەڕێتەوە دامەزراوانە بتوانن ئەگەر بڕیاری چاکسازی بدەن بە پەرلەمان و حکوومەتەوە دەسەڵاتی ئەوەیان هەبێت جێبەجێ بکەن ئەگەر دەسەڵات نەبێت جێبەجێ بکە بە هەر عیبر سەر وەرەقە بێ ینی بەڕاستی ئێمە من وەکو خۆم لە مەسلەی دەرماڵەکان کە بەنیازم زیاتریش کاری لەسەر بکەم چونکە دەبینین فۆکەسی گەورە خراوەتە سەر دەرماڵی فەرمانبەران کە فەرمانبەران چینێکی بەشخوراوی ئەم هەرێمن کە چەند ساڵە پاشەکەوتی موچەیان بەسەردا سەپێنراوە ئێستا بێن بەناوی چاکسازیەوە دەرماڵی فەرمانبەران ببڕن ئێمە پێمان وایە دەبێت دەرماڵە ڕێک بخرێتەوە نەک ببڕدرێت باشە دوای دەگەرم لای بەرز زیاد قسەی سەرەکەن ئایا یعنی قسە لەسەرەوەی کام جۆرە دەرماڵانە ببڕدرێن دەگرم بۆ لای بەرز دواتر دکتۆر بگەرم بۆ لای بەرز سەبارەت بە مەسلەی پاشەکەوتی موچە ئێستا حکوومەت خۆی ڕەنگەسێ موچەکە گەدا بەشکە بکەوتە ساڵی ئایندە بەڵام پێشتر بازەوە کە هەوڵ هەیە بۆ دانەوەی پاشەکەوت بەڵام لەم ڕۆژاندا سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە دەبێت عێراق و پاشەکەوتە بداتەوە ینی جۆزە بە پرسانی هەرێم باز لەوە دەکەن پێ دوایەوە چی من پێ دەڵێ لەبارەی چارنووسی پاشەکەوتەکەشەوەی کە پاشەکەوت کرا بازەوە دەکەن نزیکەی 20 میلیارد دۆلارە بەڵێ حەزەکەم یەک تۆز تعلیق بەم لەسەر ئەو مۆزۆی چاکسازیەکەوە دەرماڵەکان ینی پەرلەمانیش مناقەشی کردو ئەمە لە ڕاستیە جۆرێکی ترە لە سزادانی موچەخۆرانی هەرێمی کوردستان خراپتر لە سزای پاشەکەوت چکە سزای پاشەکەوت شتێکی نایاسایی بوو ئێستا یانێ بە شێوەیەکی یاسایی موچەی فەرمانبەرانی ببڕن لە هەرێمی کوردستانە سەبارەت بەوەی کەوا بەس دکتۆریانی یاسایی ئەوەی ڕووپاکخان ئێستا پرسیاری کردبوو لە وەزیرداری لە سەدا چواری موچە ینی بنەڕەتیە ینی لە سەدا 16 دەرماڵی جێگیرە یان تقریبا لە سەدا 60 موچەی بنەڕەتی و دەرماڵە جێگیرەکان لە سەدا 40 موچەی فەرمانبەران ینی ناجێگیرن دەرماڵی ناجێگیرە ئاسایی ئەو دابشکاریە خۆی تاوکو ئێستا تەمان بە یاسا ئەم شتانە ڕۆیشتۆ بەڕێوە و ینی استحقاقی خەڵکیە ینی مەفروزە طبعا ئەو خەڵکانە کە ئەو دەرماڵانە وەرەگەڵی تریژەوەندی کە بەڕێزت ینی خوێندەوەت بۆ کردبێ ینی دەرماڵی بنەڕەتی لە 1940 ینی موچە یاخود زیاترە ئەوەی کە وتی ینی مەسەلەن لە سەدا بەڵێ بازەوە کە دەرماڵی بڵین موچە بنەڕەتێکە بووبوورە دەڵێ لە 1940 ئەوەی تریان دەرماڵی جێگیر و ناجێگیرە بەڵێ ینی وەکو پێڵێن جاران پیانەوتی یان ئیسمی ینی معاش ئیسمیەکە هەموو ینی ئێستا مۆزەفین مامۆسای زانکۆ معاشێکی هەیە معاش ینی بڵین موچەیە کە پێڵم موچەی بنەڕەتی ئەوە ئیسمیەکەیەتی دواتریش بنەماڵیشی هەیە بۆ نمونە وەکو باس کرا
هیچ شەهادە ئەوەشە جێگیرە چەند نوعێکی تر مخصصات هەیە ئەمانە جێگیرن ناجێگیرشێ یعنی وەکو باسییان کرد بەس پێ نابێ پەرلەمان بچێتە ژێرباریەوەی کە مەسەرەن لەگەر حکومەت بیوێم دەرماڵانە ببڕێت پەرلەمان ئەو کارە بکات یعنی وەڵام مەفروزە پەرلەمان یعنی مەسەن زۆر یعنی مەسەن بە ئاگا بێت یعنی ئەو دەرماڵانە ئیستیحقاقی خەڵکیە و گوناحە یعنی ببڕێ و نەش بڕێ باشە چکە مەسا لە محیتێکن کەەوە ئەکوڵێ یعنی ئەو ئێرانە بەهۆی ئەوەی کەەوە وقود بەرز بۆتەوە لە عێراق بەهۆی خەڵکیەوە کە بارودۆخی بابووری تاوانیە دەستبردن بۆ ئەوە یعنی شتێکی خەتەرە باشتر وایە ئەو مۆزوعە یعنی ئێستا نەکرێت و یعنی نەچنە ژێرباری ئەو فشارێکەوە لیان نەکرێت حکومەت ئێستا فشارەکە لە پەرلەمان بەس مەفرۆزە پەرلەمان یعنی لەبەرەوەی نوێنەری خەڵکیە مەسلحەتی خەڵک و مۆزەفینی با مەسلەی پاشەکەوتە کەڵکدین بۆ دوای ناوبڕەکە دەگەرم وڵای بەرست بەڵە بینەرانی بەرست ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵات تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر ساڵتان لەبێت بینەرانی بڕست دکتۆر پێش ناوبڕەکە پرسیاریەوەم کرد ئێستا بەرپرسانی هەرێم ینی باز لەوە دەکەن کە بەرپرسیارەتی دانەوەی پاشکەوت لای عێراق دەبێت عێراق بیداتەوە پێ دوایەمە خۆدزینەوەی لەوەی کە پێشتر باز لەوەکە دەبی پاشەکەوتەکەش بدەنەوە بەڵێ ئمە بیانویەکە بۆ خۆدزینەوە لەو مەسئولیاتانی کەەوە لە سەرشانی حکوومەتی هەرێم بۆ زۆر شت هەیە ئێمە کوردستانە و یاسای خۆمان هەیە و ناگەڕێنەوە بەغا بۆچی ئەبێ بۆ بگەڕێنەوە بەغاکە ئەو تۆ لێو بڕیوم خۆ بەغالی نەبڕیوم بەسمە حکوومەتی دەڵێن بەغدا موچەکەی بوجەکەی بڕیوە بۆیە بوجەکەی بڕیەوە چونکە ئەمان یعنی پابند نەبوون بە ئیلتیزاماتی خۆیانەوە بەپێی یاسا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لەسەرەتی ئەو نەوتەی کە دەریهێنێ نە ئەینێرێ بۆ بەغانە موچەی هەرێمی کوردستان حکوومەتی مۆزەفینی حکوومەتی هەرێمی کوردستان شێدا کەواتێتتر بۆ ئیلتیزاماتی حکوومەتی بەغا بێ حکوومەتی بەغا بەپێی یاسای بودجە ئیلتیزاماتی خۆی جێبەجێ کردووە کەوا موچە نێرێ بۆ خەڵکی ئەمان ئەیانوێت کە ئەو موچەی کە بڕاوە لەلایەن خۆیانەوە بەغا بیە بەغاش هیچ هەر جوابیشان ناتەوە بۆ بیانوێنانەوەی
باشە بەس نەبوونی یاسای بودجەشکە لە کوردستانە 5 ساڵە نییە چەندێک هۆکار بۆ بۆی کە خەڵک نەزانێ مەسەلەن داهات چەندە خەرجی چۆنە موچەی فەرمانبەرانیانی دەتوانرا گەر یاسا هەبێت باشتر بکرێت ئەمەی کەوا لە هەرێمی کوردستانە گوزارێ پێشتر زمانی بۆ ینی کاتە سەردەمە تاریکەکان چرخە تاریکەکان و عسۆری وستا کاتێکەوە تێکەڵیەکەوە لە بینی دارایی ئەمیر و ئەمارەت ینی ئەمیر بە زەوقی خۆی ینی پارەی ناردۆ بۆ خەڵکی و معاشی داوە بە خەڵکی و مکافەی خەڵکی کردووە ئیتر لێپرسینەوەیشی نەبووە ئەگینا بە پێی عورفی ئێستا هەموو وڵاتێک حتا بە وڵاتی دیکتاتۆریەکانیشەوە ناتوانرێت دەست ببرێ بۆ پرسی دارایی یعنی تەسەڕف بکرێ بە ماڵی گشتیەوە ئیلا بە قانون نەبێت یعنی ئەمە کە ئەکرێ لە هەرێمی کوردستانە کارێکی نایاساییە چونکە کۆکردنەوەی داهات مەسئولیەتی حکومەت نیە ئیلا ئەگەر تەفیز نەکرێت لەلایەن پەرلەمانەوە یعنی دەستی نەکرێتەوە چونکە ئەو پارێ ئەو نەوتێکە دەرێنرێ ماڵی گشتیە کە ئەفرۆشرێ ئەبێ بکرێتە خەزێنی گشتیەوە بخرێتە بەردەم پەرلەمانەوە ئەمەنە نەوتم هەناردە کردو بەوەنە ئەوە پارەکەیەتی بە پێی یاسایەک پەرلەمان ئەمە داهاتەکەیتی ئەو خەرجی ئەکات یعنی ئەو حکومت دەستکراوەکە بۆ ئەوەیەوە چۆن پارێک خەرجکە بۆنی تاریکی داهات و بودجەداین لە کوردستان لەو پەڕیا یعنی وەکوتم دارایی گشتی دارایی خەڵکە یعنی هەر ناوەکەشی گشتیە هی هەمووانە کێ بەرپرسە لە شێوازی کۆکردنەوەی ئەو دارایە گشتیە یعنی پەرلەمانە طبعا پەرلەمانیش لە بەرەوەی سوڵتەی تەشریعی نیە کێ یعنی مەچەن بڵێن تەفیزەکات کێ دەستکراوەکە ئەوەی کە ناوی حکومەتە لێرە لە بەرەوەی دارایی گشتی پەرلەمان ئاگای لێ نییە کەواتە ئەم مۆزوع کراوە بە مۆزوعێکی نایاسایی حکومت بە یاسایی داهات کۆکاتەوە بە نایاساییش خەرجیەکە کەواتە کارێکی نایاسایی کردو حکومت ئەوەی کە پێوتەی حکومت سوپاس دەکەم دکتۆر ڕووپاک خامگەڕین و لای بەڕێزت سەبارەت بە دەرماڵەکان ینی پێدوای هیچ ئەگەرێکەیە بۆ برینی دەرماڵە یاخودەوە چۆن مامەڵی لەگەڵاکەن ئەگەر هەوڵێکی وای حکومەت هەبێ بیەوێ موچەی فەرمانبەران کەم کاتەوە لە ڕێی بڕینی کۆمەڵێک دەرماڵە بەڵێ دیارە ئەو دەرماڵانە کە سرف دەکرێت خود خەرج دەکرێت وەکو ئاماژەم پێکرد بەشێکی زۆریان بەڕێنماییە ئەوەی تر حەوت یاسا ئاماژەی پێکراوە من وەکو خۆم هەر لە مانگینەوە دەستم بە لێکۆڵینەوە لە دەرماڵەکان کردووە کە ئایا چۆن نیە چونکە پێم وایە بڕینی هەر دەرماڵەیەکی فەرمانبەران ئەوە دیسانەوە زوڵمێکی ترە لە چوارچێوە و بە بەرگکردنی بەرگێکی یاسایی لە فەرمانبەران دەکرێت بەڕاستی ئێمە لەگەڵ هیچ بڕیارێکدانین ئەگەر بەناوی چاکسازیش بێ کە زوڵم لە فەرمانبەران و لە چینی هەژار و لێ قەومان بکە بۆیە لە دوای ئەوەی کە بە دوواداچوونەکانم تەواو دەبێت لەسەر چۆنیەتی سەرفکردنی دەرماڵەکان و هەروەها فەرمانبەرانی شایستە و ناشایستە لەسەر سەرفکردنی و دەرماڵەکان من ئەنجامێک دەخەمەڕ و هەروەها لە پرۆژە چاکسازیەکەش دەبێت بە جۆرێک لە جۆرەکان ئێمە جێ ئەوە بکەینەوە کە فەرمانبەران نەبنە مزەحی پرۆژەی چاکسازی چکە پرۆژەی چاکسازی ناوەکەی بەخۆیەوەیە چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی بەڵام دەرماڵە چۆنی دەبێت خەڵکی شایستە دەرماڵەی ئەسڵم بۆ زیاد بکرێ لەوەی کە هەیە نەک بێ دەرماڵەی لێ ببڕدرێ بەڵام من لەگەڵ ئەومە کە دەرماڵە ڕێک بخرێتەوە واتە بەو جۆرەی کە هەیە ینی دەرماڵی ترسناچی منیش لەگەڵ ئەوە نیمە کە کارمەندێک یاخود فەرمانبەرێک وەری بگرێ کە لە پاڵ کۆمپیوتەرەکەی دانیشتۆ و لە بەیانیتان نیوڕۆ کار دەکا و کاری فعلی سیانە ناکە کە لە هەندێک وەزارەتەکان ئەمە هەیە بەڵام پێم وان نییە بە ڕێژەیەکی وا زۆر بێ کە تووبەی بە مۆزوعێکی ئەوەندە ترسناک لەسەر پرۆژەی چاکسازی هەژماری بکەیت ئێمە لەناو پرۆژەی چاکسازی کە ئەو پرۆژێ پێک هاتووە لە 8 فەسڵ 7 فەسڵیان باز لە چەندەها
پرسی گرنگ دەکات ئێمە زەقکردنەوەی پرسی دەرماڵەکان پێم وایە کارێکی نابەجێیە بین لە فەرمانبەرانەوە دەست بە چاکسازی بکەین نا ئێمە دەبێ مافی فەرمانبەران بدەین اینجا بین ئەرکی سەرشانیان قروسکەین و هەروەها لێیان بڕین چەند ساڵە فەرمانبەران لە موچەکانیان لێبڕینیان لێ دەبڕدرێ بە ناوی سندوقی خانەنشینی کەسی سندوقی خانەنشینی هەربوونی نییە هەر ئەو سندوقە تا ئێستا دانەمەزراوە فەرمانبەران بە هەموو جۆرێک مزەحی ئەو حکوومەتەنە ینی بە هەموو جۆرێک زەرمەندن و هەروەها ئەم حکوومەتە کابینەیەک لە دوای یەکەکان فەرمانبەران دەچەوسێنێتەوە بۆیە ئێمە لەگەڵ ئەوە نینە بە هیچ جۆرێک بە هیچ پاسا و ناوێک دەست بردرێ بۆ قوتی ژیانی فەرمانبەران زۆر خاڵی تری گرنگ هەیە کە چاکسازی تێدا دەبێت تێدا بکرێت لە ناو پرۆژەی چاکسازی و دەبێ ئیزافی ئەو پرۆژەیە بکرێت نابێ حکوومەت بە میزاجی خۆی پرۆژەیەک دابڕێژێ ئایا لەگەڵ بەرنامە و کاری ئەو دەگونجێ جا ئایا مزەحی ئەو پرۆژەیە چێ نییە و هەروەها سوودمەندی ئەو پرۆژە چێ نییە ئێمە من وەکو خۆم لەسەر پرسی دەرماڵەکان بەڵێنم داوە کە کاری جدی لەسەر بکەم و هەروەها لە پاش کارکردنی جدیم بە راپۆرتێک بۆ ڕایگەشتی دەخەمە ڕووکە دۆڕ دەرماڵەکان چۆنەوە دەبێت چۆن تەسەڕف لەگەڵ دەرماڵەکان بکرێت باشە بەڕێزت وتت ئاگاتان لە داهاتی هەرێم نییە و گەندەڵێکی زۆر تا پێویستە چاکسازی تێدا بکرێت بە زۆر پەرلەمانتاران فشارتان کردو بۆ ئەم ساڵ پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمان کە 6 ساڵە 2013ەوە هەرێمی یاسای بودجەی نییە حکوومەت هێرێ بەڵێ ئێمە وەکو پەرلەمانتاران و هەروەها لە دوو دانیشتنی ڕابردووی پەرلەمانی کوردستان بەشێک لە پەرلەمانتاران ئاماژەیان بەوە کرد کە سەرۆکایەتی پەرلەمان داوایان لە سەرۆکایەتی پەرلەمان کرد کە دەبێت حکوومەت ڕوونکردنەوە بدا بۆ پرۆژە یاسای بودجە نانێرێ بۆ پەرلەمان و بەشێک لە پەرلەمانتاران پرسیاریان ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە کە ئایا بەرنامەیان چییە بۆ نادنی پرۆژە بودجە بۆ پەرلەمانی کوردستان چونکە بەڕاستی ئەگەر ئەم ساڵیشکەوە خەریکە دەڕوە چونکە کە پرۆژە بودجە حکوومەت نیازی وا بوو بە بینێرێ دەبووی ئێستا راپۆرتی حیساباتی ختامی بەهاتبایە و پاشان پرۆژە بودجەی بناربایە و هەروەها لە مانگی 12 دەبوو پرۆژە بودجە تەصدیق بکرابە مانگی 11 خوێندنەوە یەکەم و دووەمی بۆ بکرابە و مانگی 12 تەصدیق بکرابە ببا بەیاسا بەڵام دیارە ئەم حکوومەتش بەرنامەی نییە بە جۆرێک پرۆژە بودجە بنێرێ بۆ پەرلەمان کە بەڕاستی ئەمەش خاڵێکی ترە کە پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین ئەمەش خاڵێکی تری شەفاف نەبوونی داهاتی هەرێمی کوردستانە هەروە حکوومەت لەوە دەترسێکە داهاتی هەرێمی کوردستان ئاشکرا بێ کە بەدەست چەند مافیاوێکەوەی و چەند مافیایەک تحکوم بە داهاتی هەرێمی کوردستان دەکەن بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت و بۆ بودجەی گشتی ئێمە فشاری زیاتر دەکەین بۆی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە بودجە بنێرێ بۆ پەرلەمان بەڵام بەداخەوە پەرلەمان ئەو زۆرینە پەرلەمانی کە هەیە و کە حکوومەتیان پێکهێناوە هاوکار و هەماهەنگ نابن لەگەڵ ئەو بەشە پەرلەمانتارانەی کە داوای ئەوە دەکەن کە داهاتی هەرێمی کوردستان شەفاف بێ بۆی لەو چوارچێوەی ئێمە داوای چاکسازی بکەین و پرۆژەی چاکسازی پەسەند بکرێت. بەڵێ بەس سەبارەت بە پرۆژە چاکسازیەکە بە کورتێک وەڵامی و پرسیارەشمان بدەیتەوە ینی هۆکاری ئەوەی کە ڕێگریەکە چییە کە نارێت چونکە ئێستا ئێمە دەبینین لە کۆبوون دوای مەسەڵەن ڕاگەاندنی کابینی نوێ لە دەی حەوت لە سی حەوت کۆبوونەوەیان کە دوتیان بە زووترین کات دەینێرین بۆ پەرلەمان بەڵام هۆکاری چێکە تاکو ئێستش نهاتووە هۆکار ڕاستەقینەکە چییە؟ بەڵێ دیارە حکوومەت ئەو وەڵامە فەرمیانەی کە بە پەرلەمانتارانی داوە و هەروەها ئەو دەنگۆیانی لە ناو پەرلەمان هەیە بڕیار وا بوو مانگی 12 ئاخر وا دەبێت بۆ نادنی پرۆژەی چاکسازی و لە پاش ئەوەی کە مانگی 9 تەواو بوو یەکی کۆتاوا دەبوو بۆ پێشکەشکردنی پرۆژە و پێشنیازی یاسا بۆ پەرلەمانی کوردستان بۆی پەرلەمانی کوردستان لە دوای یەکیدا بیخاتە بەرنامەی کار ئەو پرۆژانەی کە حکوومەت دەینێرێ و هەروە پێشنیازی یاسایانێک کە پەرلەمانتاران پێشکەشی دەکەن بەڵام ئەوە بوو مانگی 9 نەهات و پاشان دەنگۆی ئەوە هەبوو کە مانگی 10 دێ ئەوە بوو مانگی 10 نەهات دەنگۆی ئەوە بوو کە مانگی 11 دێ هەفتەی ڕابردوو ئێمە شتێک بەبەر گوێمان کەوت لە ناو پەرلەمانتاران و پەرلەمانتارانەی کە فراکسیۆنەکانیان پێکهێنەری حکوومەتن یاخود حیزبەکانیان پێکهێنەری حکوومەتن وتیان کە 24 کاتژمێری تر دێ بەڵام هەر نەهات 48 بوو 48ەکە نەهات هەفتەکە ڕۆیشت هەر نەهات ئێستا دەڵێن مانگی 12 دێ بەو هیوای مانگی 12ش نەسپێرن وەکو مانگەکانی تر بە ساڵی ئایندا
و بۆ هیواین کە پرۆژەی باشە بەس هۆکارەکە چییە؟ هۆکارەکەوەیە کە هەردوو پارتەکە ناکۆکن لەبارەی بندیوارەکانەوە؟ بەڵێ هەردوو پارتەکە ناکۆکن لەبارەی بندیوارەکان و هەروە لە خۆیان دەترسن ئەو خەڵکە زۆرەی کە بەنایەسایی خاننشین کراون و دایان مەزراندون بە پلە بەرزەکان پلەی بەرزتر لە خۆیان ئەو خەڵکە لەوان بتۆرێ و هەروەها ڕێژەی دەنگەکانیان و کورسەکانیان لە خولەکانی داهاتوو گۆڕانکاری بەسەردا. سپاس دەکەم دکتۆر کاتمەکەمەوە بەس چەندە گرینگە مەسلەی دەرماڵی فەرمانبەران زیاد بکرێت لە مەسلەی بندیوار مەسەڵەن خەڵکێک کە بندیوارە فەرمانبەری ڕاستەقینە نەبێت تا قوربانی و لە پرۆژە تاکسازیەکە مەسەڵەن موچەکەی بۆی دەرماڵەکان کەم نەکرێتەوە. وەڵامی کەوا ناوینراوە پرۆژەی چاکسازی لە ڕاستیە ینی منە ترسم دوای ئەو شتانی کەوا لە مەسلحەتی خۆیان لیکەنەوە هەر فەقیر هۆژارەکە ینی مەسەن عقوبە بدرێت ئەوەی دەرماڵی هەنێ خەڵک بەڕێکەم استحقاقی ئەو دەرماڵەیەشە و بە یاساش بووە بە شێوەیەکی یاسایی جارێک تر سزای خەڵکی چاوەڕێ ناکەی بە نەخێر و خۆشیان متەرەدیدن ینی ئەوەی کە من تەسەوریەکەم متەرەدیدن لەوە ئەگەر ینی هەموو ئەو چاکسازیەکی ڕاستەقینە بکەن لە مەسلحەتی خۆیان نیە ئەگەر بڵین ینی سزای فەرمان بەرانش بیانوێ بیدەن هەلەوشان متەرەدیدن چکە لە نەتیجەکەی ترس باشە بەس لە عێراق بڵێن دوای خۆپیشاندنەکان کۆمەڵێک چاکسازی کرا بۆ نمونە ئەم شەو پەرلەمانی عێراق یاسای امتیازاتی بەرپرسانی باڵای عێراق هێڵوەشاندەوە کە موچەکانیان کەم دەکاتەوە ژمارەی پاسەوان و ئەوانش کەم دەکاتەوە و امتیازەکانشی بڵێن هەر هەڵوەشاندەوە چەندە گرینگە ئێمەش لە کوردستانە من ئەو چاکسازیانە بکرێت خۆزگە بکرای ینی چۆنی بێ ئەمیکەوە لە بەغاکرێ بۆنی چاکسازی لێ دێت ینی مەسەنە لە پەرلەمانتارێک لە 24 میلیۆنەوە بێ 4 میلیۆن ینیەوە بەڕاستی چاکسازی ڕاستەقینە بەڵام حتا لەوێش ینی مۆزوعەکە هەر لەوانەیە خەڵکێک موچەی زۆرە خەڵکی موچەی کەمە خەڵکی دەرماڵی زۆرە خەڵکی نییە لەوێش گەندەڵێکە تقریبا مشابهی ئێمەیە لە داهاتوو بڵین داهاتەکانی نەوت و ئەوانەیە داهاتەکانی بەس بە قەدەری ئێمە ناتەبع يعني کەمتر يعني مثلا باش لەبەرەوە چکە دەسەڵاتەکان لەوێ تا ڕادێوەکو ئێمە ینی احتیکار نەکراوە جیهاتی زۆر هەیە گەندڵیش هەیە لەوێ بەڵام ئەگەر گەندڵیش هەبێ لەوێ کەمتر بە یاسایی کراوە گەندڵەکانی ئێمە بە یاسایی کراوە ینی ئەوەی کەوا ینی ئەو گەندەڵیەکە ئەو شتە یاساییانەکە ئەوەیەکەوە خۆی لەسەر سڵتەیە و لەسەر و هەموو یاساکان شوە باشە بەس پێدوایت کاریگەرێکی نابێ و چاکسازانی کە لە عێراق دەکرێت لەسەر وڵات کوردستان هەیە ینی مەسەن تەسیراتی خۆی ئەبێت ینی لە سەر هەرێمی کوردستان چکە ئەوە لە بەردەمان ئەمە یەک وڵاتین ئەوە حکوومەتی فیدرالی چاکسازی تا ڕادەیەک لە خۆیاکە مەفروزە ینی هەرێمی کوردستانیش ینی و کۆڵە بەخوای بێتەوەی تر بەسە لەوە زیاتر چکە لەو کۆڵە لە محیطێکین هەمووی ئەکوڵێ ئەوە عێراقەوە ئێرانە و سووریایە ئەوە لوبنانە ینی چوار دەورمان ینی تەندراوە بە نائارامی دوورنیە پریشکی بەرئێمەشکەوە لە بەرەوێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر عقلانە ئیش بکە ئیتر لەمە زیاتر بەسە باشە بەس ئەی هەر بەدیارکەی ڕۆڵی پەرلەمان دیوانی چاودێری دەستی دەستپاکی چیە لە مەسەلەی شەفافکردنی داهات و بە ئارەسی باشکردنی مەسەرەن دۆخی موچ وتم ئەمانە ینی لە بەڕاستی ینی احترام هەیە بۆ خەڵکی باشی تایە ئەو خەڵکانە بەس دەسەڵاتی فعلیان نییە دەسەڵاتیان نییە بەسەریانە با هەر یاسای باشیش دەرکرێ کە جێبەجێ نەکرێ قیمەتی چییە لەبەرەوە ینی حتا حکوومەتیش هەر حکوومەتیش بەناو حکوومەتە ینی ئەمری پێکرێ یعنی ئەمر بە پەرلەمانە کرێ ئەمر بە دادگا کرێ ئەمر بە حکوومەتە کرێ ئەو جیهەتی کەوات سڵتەی لایە حل لە دەروی حکوومەتیشە سپاس دەکەم ڕووپاخانی خولەکیش بۆ بەڕێزت بەڕێژ تا ئێستا چاکسازیێکی ڕاستەقینە نەبینیوە لە حکوومەت لەبارەی داهاتەکان و لەبارەی شەفافەتی نەوت بە کوتی بێ سپاس دەکەم نەخێر هیچ چاکسازیەکی حەقیقیم لە حکوومەت نەبینیوە ئەگەر حکوومەت نیەتی چاکسازی هەبوو بە هەر لە مانگی نۆوە پرۆژە بودجەی دەنار بۆ پەرلەمانی کوردستان و لە مانگی نۆوە پرۆژە چاکسازی دەنار بۆ پەرلەمانی کوردستان و هەروە وەها هەر لە سەرای دەست بەکاربوونیەوە بۆ ڕای گشتی دەی خستە ڕووکە حکوومەت ئەو کارنامەی چۆنچۆنی جێبەجێ دەکا و ئەو خەڵک و مافیایانەی کە نەوت بە قاچاق دەبن دەیدانە دادگا و هەروەها ئەو خەڵکە گەندەڵەی دوور دەخستەوە
لە ناو دامەزراوەکانی حکوومەت بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ هەنگاوێکی چاکسازیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان نەبینەوە و هەروەها ئەو کارنامەی خستی ڕوو لە بەردەم پەرلەمان هیچ خاڵێکمان نەبینیوە کە جێبەجێ بکەن تەنها جێبەجێکردنی فەرمانی زیادکردنی دەوامی فەرمانبەران و هەروەها حکوومەت تەنها بە فەرمانبەران و خەڵکی فەقیر و هەژار دەوێرێ حکوومەت ناتوانێت یەک بەرپرسی گەندەڵ بداتە دادگا و هەروەها دۆسیەکانی نەیتوانی و بە دەستەی دەستپاکی بڵێ کە ئازاد بن دۆسیەکانی گەندەڵی بکەنەوە و هەروە ئێمە هاوکار دەبین لە جێبەجێکردنی ئەو دۆسیانە و هەروەها دەیاندەین بە دادگا نەخێر من هیچ هەنگاوێکی چاکسازیم لە حکوومەت دەبین و هیچیش گەشتبین نیمە بەم حکوومەتە هەرێمی کوردستان. زۆر سوپاس بۆ بەڕێز ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە هەروەها دکتۆر محەممەد ڕەوف پسپۆر لە بواری ئابووری لە سودەی سەرەکی. سوپاس بۆ ئەوەی بینێرانی بڕێز، سوپاس بۆ ئەو کارام تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.